خەڵک کە سیارەکەی تێک دەچی ناچارە بێ لۆ سنەعای چارەسەری بکاتن هەم لە ڕووی گرفتەکانی سیارەوە ئەوەی کە فیتپەم دەسووتێ وەکو مەچینەی کە تێک دەچی دووکەڵ دەکا پێویستە چارەسەر بکرێت چا بکرێتن زۆرتر شت کە تێک دەچیتن فیتپەمپەکانن لە ڕووی کوالیتی بنزینەکەەوە بنزینەکانمان باش نییە هەم لە ڕووی ڕوونەکانیشەوە باش نییە ڕوونیش زۆر باش نییە دەبیتە هۆی تێکچوونی مەچینە و فیتپەم ماجێ جارێک دوو ماک جارێک دەبێ مەڕۆت و فۆت بگۆڕن و دەبلی بگۆڕن و عنی قەنعات بکە بخۆم بە ئەوەی خۆم سارە ماشێ لە قۆرتمدا تای تەقیە ئەنی قۆرت وایە لە جادەکەمان بووە تاسە زۆر دەوردەنی ساری ئێستا بە دەگمە نەبنی نیوە هەموو بنی لە ئەردەدا ئەنی بین بە دەبێت گزۆ زیان لە ئەمکەویان گزۆزی بگۆڕی دەگەی هەر شوێنێک پێشش تاسەی تێدایە أول شيء أهلا وسهلا بكل كردستان كليتها ومتونسين كلش ومناطق سياحية كلش حلوة ويعني اللي بيه أكو قصور شوية ناحية نظافة المي لا أكثر ولا أقل يعني بس الباقي يعني المصايف لا كلش حلوات وعاشت ايديكم عليها. نحن جايين من بغداد، جايين هنا لاقليم كردستان الحبيب، ونشكر لمن السياحه مال اربيل، نشكر اخواننا الاسايش هنا، بصراحه مرتاحين بقلي زنطه، بس احنا عندنا ملاحظه يعني احنا اهل الشركات، السواح اكثر شيء يصيرون على انترنت وعلى الواي فاي. روزي 2 ساعات بس بزق فكر ما صافا كأنه تا ولا شرو أرجعوا باشتره أوي جوري بيجرين وهو بيشوكيش بيبريدين بقولهم يا مرة نتفور فرادين ونيش تشيكيش. هەموو ڕۆژێک سەردانی یاراکەین شەوان تا درەنگانی داهاتین ئیتر تەنیا بۆ کات بەسەربردن و زۆر شەودین بۆ ڕاو ماسی نییە ئیتر ئاوایە بەس بۆی کاتەکە بەسەر بەرین و خۆمانی پێوە مەشغوڵ کردووە.